بڕیارمان داوە کە لەم گوڕەپانە و لە بەردەم دادگای سلێمانیە کە شوێنێکی یاساییە بۆی کە یاسا سەروەر بێ هاتوونەتە بەردەمیان بڕیارمان داوە کە مان بگرین خێمەمان هەڵداوە ئەو ماوەی 3 ڕۆژە و لەسەر بڕیارەکەی خۆشمان سوورین تا تەواوی مافەکانی خۆمان بەدەستێنین. پامێکم بۆ ئەو بەڵتەجەی شاری هەولێرەیە لە ڕاستیدا مامۆسا شایانی ڕێزە شایانی حورمەتە بەڵام بەداخەوانەیە ئەو بەڵتەجەی هەولێر پەروەردەی دەستی حیزبێکە ئەسڵەن نازانێ مرۆڤ بوون چییە بۆیە بە بێبەزەیانە زۆر بە بێڕەوشتانە بەر بۆ گیانی مامۆستایەکی بەتەمەن بەداخەوانەیە 27 ساڵە من ڕەنجبەری تۆم بەنان و ئاو جل و بەرگی خۆم کەچی هێشتا کە دیل و ڕەنجە ڕۆم ئێستا ئێمە بەرامبەر بە میلەتی سەرکردەی خۆمان ئەڵێن 27 ساڵە من ڕەنجبەری تۆم بەنان و ئاو جل و بەرگی خۆم خزمەتم کردی لە ئێران و ڕۆم کەچی هێشتا کە دیل و ڕەنجە ڕۆم گوناحمان چییە بەم دەردەم ئەبەی بۆچی بەناحەق وا سوکمانەکەی و هەروەها ڕاستە حەق ئەسەندرە نادرێ بەڵام وا دیارە مافیش ئەسەندرێ نادرێ ئەگەر حکومەتیت پێ ناکرێ ئیتر ئەو جێیە چۆڵکە بۆ یەکێکی تر چاوەڕێوە ناکەی لە حکومەت کە وەڵامان باتەوە چکە ئێمە نە حکومەتمان هەیە نە دەسەڵاتمان هەیە بەڵام یانەکەینەوە کە ئێمە هەرەگەین و مافەکانی خۆمان و ئانژە سوابن ئینشەڵڵا. چاکسازی بە کەسی چاکساز دەکرێت بە کەسی چاکخواز دەکرێت ئەم دەسەڵاتە نە ئەخلاق نە چاکسازی نە چاکەخوازیان تیانەماوە بۆیە ئەم دەسەڵاتە بە بڕوای من چاکسازی پێ ناکرێت. چاکسازی ئەم حکومەتە تەواو چاکسازی پێ ناکرێت باتر وایە دەسەڵات جێبێڵەوە بڕوا بۆ ئێمە وەکو مامۆستایان و فەرمانبەران 3 ساڵ لەسەر جادەی داوای مافەکانی خۆمانەکەی تا ئێستا بەرپرسێکی ئەم حکومەتە نەیتوانیوە بێتە ناو خۆپیشاندانە و پەیامێکی ڕاستگۆیانە بە خۆپیشاندەران بڵێ. ئێمە 41 ساڵە خزمەت دەکەین دەرس بەو کۆمەڵە خەڵخاڵین داخی گرانم کە لە مامۆستا هەڵات زۆر شتێکی ناشرین و عیب و ستەمە بۆ دەسەڵاتێک کە بتوانێ ڕێگە بە بەو پۆلیسانە کە شەق لە مامۆستا هەڵات. بەسە گەندەڵی بەسە دزی مناڵەکانمان هێناوە فێری ئەوە نەبن کە ئیتر کۆیلایەتی قوبوڵکەن دزی بەسە گەندەڵی بەسە تەواو ئیتر گەیە لووتکە ئەوەی کە گوایە یەتە ناو خۆپیشاندەرانەوە و نازانم بەعز بەڵێنەیەت ئەوە دیعای انتخابیە هیچی ڕاست نییە بڕوامان بە هیچی نییە ناچینەوە قاعەکانی خوێندن هەتاکو موچەکانمان بە تەواوەتی وەرنەگرین.